من سێ مناڵم هەیە ئەوەی ڕاستی بێت هەر وەکو عادەت و وەکو خۆیەکە لە ژیانی منە ئەوەیە کە ئەتوانم بڵم لە مانگە ڕەمەزانە پیرۆزەیە من بە بۆنەی ماڵپاکردنەوە و بازارکردن و شتکڕین و ئەمانەوە ئەتوانم بڵم ختمی قورعانم بۆ تاو ناکرێت ئیتر هەر بۆیە ئەتوانم بڵم لەبەرەوەی کاڵم لەوانەیە ماڵەکەم پاک نەبێ و لەوانە میوانم بێت لە ڕۆژانی جەژنا و ئەمانە حیامەچێ و ئەوە تەسیراتێکی کردوتە سەر ژیانی من بە بەردەوام خەریکی پاک و خاوێنوانم عیبادەتەکانی مانگی ڕەمەزانمان بۆ بەڕێ ناگری. باشە چەند ڕۆژە تۆ خەریکی ماڵیت یعنی هەر لە جەژنەکانە تو ئاوە زۆر سەرقاڵەبی بە ماڵەوە یە هەموو کاتێ وایت؟ وڵی زۆربەی کاتەکان وام چونکە زۆر بە حەز بە پاک و خاوێن و تەرتیبات و ڕەتەباتی ماڵەکەم چونکە بە ژیانم وا هاتوومەتەینەوە بەڵام ئیتر لەو مانگەیە زیاتر و زیاتری تەرەکەمە ماڵ دەرهێنان و دەرکردنی مەتبەخ و ئەمانە لەبەر عیبادەکانم زۆر دواخەم بە ڕۆژوشیتی و هیلاکە بیت و بەتاکید بەتاکی بەتایبەتی لە 27 مانگ و 29 مانگە کە ئەو شەوانە شەوانێکی پیرۆزن لە مانگی ڕەمەزانە زۆر بۆیە حەزەکەم دابنیشم بەڵام بە بۆنەوەی کە هیلاکێتی ماڵ و دەرێنانی مەتبەخ و شکارەکان ئەوە وام لێکات بۆم ناکرێت. ئەی ئەمە مناڵەکانت بێتاقەت نین بەمە ئیزعاج نابن بەوەی کە تۆ بەم شێوازە ماڵ هەمووی دەرەهێنیت مناڵەکانە گەورن چەندێکن تەمەنیان؟ وەڵی کام 15 ساڵە و شیان ئیتر پۆلی پێنجی ابتداییە و ئەوەی تریشان بچووکترە هەست بە بێزاری ناکەن کە تۆ ئەوە خۆتی لاکەکەیت یان جاری وهەیە تۆ ئەبێ لەو کاتیات چێژ لە کاتەکان ببینی بەڵام تۆ خۆت زۆر مانوەکەی یعنی ئایا پێویستەکە هەموو جارە تۆ ماڵ هەمووی دەربێنیت ئەمە لە کاتی جەژنە؟ بڵێم چی دکتۆرە من تازە فێری ئەو شێوە عادەتەیە بووم و هەستەکەم کەسێک بێ سێری ماڵەکەمەکە ئەڵم حیامەچێ با من خەریکی ماڵەکەم حتا زۆر جار بەیانەکەی ئەوەنە بە هیلاکێتەوە ئەوەنە بە هینەوە هەڵەسم زۆر جار ئەتوانم بڵم لەنی بەیانیشان بۆ حازر ناکەمی ئەو ڕۆژەی جانەکەشان بۆ حازر ناکەم ناتوانم لەو حەزیان لێ ئەوان نانیان بۆ حازرکەیت و دڵت خۆش بێ و پێ بکەنیت و ها بەتاکیت بەڵام تۆ بە ماندووبوون و هیلاکی لاوچە ئەو خۆشییان بۆ نێڵیت وەڵا هەروام کردووە ینی نازانم چی بکەم بە حەقە چی بکەم لەوەی کە من ئاوە ڕاهاتوم تە خەریکی پاک و خاوێنەکە وای لێکردوم تاسیراتی کردووە هاوسەرت چێڵە وەڵا ئەو هەر زۆر بێتاقەتە بە وەزعی من بێتاقەتە بێگومان زەنچی خاتونگیان خۆی ڕاستە ماڵپاکردنەوە و خاوێنی ماڵ ئەمە شتێکی زۆر باشە یعنی ئێمە هەموو خاتونەکان حەزەکەین دایمە ماڵمان زۆر خاوێن و زۆر جوان بێ پاک خاوێنی لە خۆیان شتێکی زۆر باشە بەڵام ئەم خۆمان و کردنە بە تایبەتی بۆ جەژن جارێکیان هەر بینیم لە سوۆشال میدیا بڵاویان نەکردەوە یەکێک نووسی بووی وەڵڵا هیچ نەکەم هەموو ماڵەکەی هێناوەتە دەرەوە هەر نازانین لەکوێ دانیشین یعنی 3 ڕۆژی ما بوو بۆ جژنی نازانین لەکوێ دانیشین هەموو ماڵەکەی بردۆتە دەرەوە ئەمە چێ بۆ جەژن ماڵ پاکاتەوە یعنی هەر کەسە و بە شێوازێک نووسی بووی لە سوۆشال میدیا کە هیلاکین کەمانوین یعنی ژنێکیان نووسی بووی وەڵڵی ئەمە نەمانوم ناتوانم هەڵسمەوە لە شوێنی خۆم کە شەوی جەژنیش بوو یعنی بەجددی ئەمە لە تۆ لە مانگی پیرۆزی ڕەمەزانە یعنی ساڵی جارێک مانگی پیرۆزی ڕەمەزانە دواتر حتا شوانی لێتل قدر جارێک و دوای دووبارە نابێتەوە کاتێک کە دووبارە بوونەوەی نییە تۆ لە باتیەوەی سەرقاڵبی چێژ ببینی عیبادەت بکەی دوعا بکەی لانێکی ڕۆحی زۆر خۆش بە خۆ دروست بکەی ڕاستە ماڵەکەش ئیشی تیا بکە بەڵام تۆ بە ڕۆژوو بیت و شەوەکەشی بتەوێت لێرەوە قدر بکەیت و بە ڕۆژەکەش ئەو نەهیلاک و مانوبی دواتر لە جەژنا یعنی ڕوویەکی خۆشت نابێ ئەی خۆی جەژنیش ئەوەیە کە ئینسان دڵی خۆش بێ ڕووی خۆش بێ بەڕوویەکی خۆشەوە لەگەڵ مناڵەکانیە ئەو ڕۆژە هەسێ لە خەوت چێشتیان بۆ لێنێ ینی شتێکی زۆر خۆشە بەڵام تۆ گەر ئەو نەخۆت هیلاکی دوای سەرەکی ئەو چێژە نابینی مناڵەکانیش بێزار بن عین دوایی شتێک لە مێشکی مناڵەکان و هاوسەر تا دروسە بێت کە جەژن یعنی ماندووبوون یعنی هیلاکی بوون یعنی ناڕەحەتی ئەمەش باش نییە ئەمە باش نیە ئەم تەسەورە بۆ دەوروبەرەکەتی دروستکەی حتا بۆ خۆشت یعنی ئەم تەسەورەی کە دروستیان کردو ژنان و خاتونەکان بۆ خۆیان کە جەژن یعنی هیلاکی یعنی ماندووبوونی یعنی ماڵپاکردنەوە وایە چێژی جەژنەکەیان لە کیسەچێ یعنی من زۆر کەس هاتۆتە لام یعنی جگە لە تۆ چەنەها کەس لەم ماوەیە هاتۆتە لام کچە ئەڵێ مامەسا من دایکم وای لێ کردوین خۆشی جەژنمان نەبێ یعنی هەمووی دەموچاویەوە بەیەکە ئەمە چه ئیشی ماڵ و هیلاکی و ماندووبوونە لەگەڵەوەشە کە فەلسفەی جەژن بۆ ئەوە نییە فەلسفەی جەژن بۆ خۆشی دەربڕینە بۆ دڵخۆشیە بۆ ئەوەیە کە هەموو دەوروبەرەکە دڵخۆش بن پێی بەڵام ئەمە وا بکات
خۆشیەکە نەهێڵێ باش نییە بۆ تۆ بەتاکەین خۆش دەستی پێ کردووە وایە زۆر هەستم پێکردەوە هەتاوەکو ڕۆژانی ئاخیر وام دێت پارچەوەکانی هەتا چێشتی لێنم 4 دووبارەیەکە بۆ نەیە سووتیانم بەسەرینەکەونە بەس هیلاکەم بەسە قەنەفەکە خەوم برەکەوی لەبەرەوە زۆر ماندوم لە ڕوانگە مشکیەکە و لە ڕوانگە ڕۆحیەکەەوە ئاستەکەم یەن سێری ماڵەکەکەن ئیترا چم دار و بەردی ئەو ماڵە دەرەکەم و ئیشۆم و پاکێکەکەم و خەمۆجیێ خۆی جا هەروە هەستکەی کە خەڵک یەت سێری ماڵەکە تەکا لەبەر خاتری خەڵک بیکەی کاتە تۆ بۆ خۆت ناژیت بەتاکی یعنی تۆ ئەبێ تۆ بۆ خۆت بژیت تۆ بۆ خۆت بژیت نەک بۆ دەوروبەرەکەت وڵا لە بەرەوەی خەڵکی سێری ماڵەکەمەکە حیام نەچێت یعنی ئەموشێ زۆر خاتونەکان دووبارەیەکەنە ئەخر ئەگەر میوانمان بە حیامانەچێ جارێکیان کەسێکەراوە بۆ خۆشی گەڕایوتی وام لێ هاتووە کە جارێک دەستکەم بە ماڵپاکردنەوە یەکسە مناڵەکان مەڵەن ئەو دایکە میوانمانیت ئەڵم نا هەر ماڵەکە پاکەمە ئەڵێ چکە هەر کاتێککە میوانمان هاتو ئەو نەخۆم هیلاک کردووە وازانن کە دەستم کرد بە ماڵپاکردنەوە یەکسەرن ئەو میوانمانیت جا لەبەرەوە تۆ بۆ خۆت بیکە بۆ ماڵەکەی خۆت بیکە نەک بۆ ئەوەی کە بڵی کەسێک گێتە ماڵەکەم و حیامە چه حیات ناچێ بۆ یعنی ئینسان کە چیتە هەر ماڵێک جارە ڕووی خۆشی کەسەکە تەوێت تا ماڵەکەی هەر کەسێکە چێتە ماڵێک ئەبێ جارێ بیر لەوە کاتە چەنێ بە ڕوویەکی خۆش و پێشوازی لە میوانەکانەکە چەنێ بە دڵێکی خۆش و پێشوازی لە میوانەکانەکە خەڵک زۆر جا بۆ سێری ماڵەکەت نایە بۆ لای خۆدیت کاتە خۆت ئەبێ ئەوە ڕوویکی خۆشت هەبێ خۆت ئەبێ ئەوە مرتاح بێ خۆت بێ ئەوە ئاسوودە بی خۆت بێ ئەوە دڵت مرتاح بێ کە هەر کەسێک کاتە ماڵەکەت ئاسوودە بێ یعنی زۆر جارەچیتە ماڵێک ئەوە گرنگیاوە بە شتەکانی ماڵ نازانی چۆن دانیشیت خەمێتی ماڵەکەی پیس بێتەوە خەمێتی ماڵەکەی شتێکی تیا بکەوێ ینی وات لێکە مرتاح نیت لە ماڵەکە ئەشتیتە هەندێک ماڵی تر نا زۆر بە ڕوویکی خۆشەوە بە دڵێکی خۆشەوە پێشوازی لێکە یعنی تر حەزەکەی لە هەر شوێنێکە دائنیشی واستەکەی ماڵی خۆتە ئەمانە گرنگن بۆژن یعنی خۆت چیتە ماڵی تر ئەزانی کە ڕوویەکی خۆش گرنگترە لەوەی کە بزانی ئایا ماڵەکەی چۆن و چۆن نییە